هەرێمی کوردستان هەرێمێکی دان پێدانراوی دەستوریە، هەرێمێک هەمیشە لە بەردەم هەڕەشەی دەرودراوسەکانیدا بووە بە بیانووی پاراسی سنوورەکانی تورکیا و ئێران. کەم ساڵ هەبووە ئەو هەرێمان نەکەوێتە ژێر نەکەوێتە بەس شاڵای و دژمنکارانەی سوپای چەک و تانک و فڕۆکەی تورکی و ئێرانی. لە مەودای دەیان ساڵی ڕابردوودا تا ئێستا چەندی جا سنوورەکان پێشێل کراوە، دەیان ناوڵاتی سیڤیل بوونەتە قوربانی و بریندار بوونە کە لە ناویاندا ژن و منداڵیشە بووە. هەر بۆ نمونە چەند ساڵێک لەمەوە بەرخێزانێک لە چیای کورتەک بە تەواوەتی لەلایەن فڕۆکەی تورکیەوە شەهید و ڕەشەکوژی کران کە منداڵێکی ساوایان تێدا بوو بە ناوی ئۆسکار. تورکیا بە فڕۆکە و پەلاماری زەمینی و ئێرانیش بە تۆپباران و زەرەر و زیانی زۆریان لە گوندنشینانی سنوور و هەندێک جار قوڵایی هەرێمیش داوە. خان و ماڵیان وێران کردووە و ڕەز و باخیان سوتاندووە، ئاژەڵ و پەلەوەریان لەناو بردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی تر سوپای ڕندانەی تورکیا بە چەک و فڕۆکەی ئەمریکی و بە توانای سەربازی ناتۆ پەلاماری سەربازی کوردستانی داوەتەوە بە پاساوی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان. ئەمە لە کاتێکدا ئەو پارتە ماوەی 27 ساڵە بەردەوام داوای گفتوگۆ و ئاشتی لە دەوڵەتی فاشیسمی تورکیا و ئەکەبە و ئاردۆغان دەکات، وەکو چۆن ئێرانی چەند جارێک پەلاماری دیموکرات و کۆمەڵە و هێزە ئازادی خوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی داوە و شەهید و برینداری کردوون. وەکو ئەرکێکی ئاکاری بەرپرسیایەتی گەورە لە ئەستۆی هەمووتانە تا هەرێمی کوردستان و خەڵکە سڤیلەکەی بپارێزن. لە وڵاتانی تورکیا و ئێرانیش لە ڕێگەی ئاشتی و گفتوگۆ و کۆتایی بەو شەڕە خوێناویە بێنن کە خەڵکی بێچەک و بێ پەنای کوردی تیادە بێتە قوربانی. دیاریکردنی مافی چارەنووسی کوردانە لە ئێران و تورکیا و سووریا لەلایەک و پاراستنی هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە دەکەوێتە ئەستۆی ئێوە کە هەمیشە بانگەشەی دیموکراسیەت و مافی مرۆڤ دەکەن. ئێمە کۆمەڵێک ئازادی خواز و سیڤیلی باشووری کوردستان لە ڕێگەی ئەم داواکاری و بانگنامەیەوە ئێوە دەخینە بەردەم دادگای وجدانی خۆتان و دەڵێن ئیدی کاتی ئەوەیە دەنگی تۆپ و فڕۆکە جەنگیەکان بێدەنگ بن و نەتەوە پێکاتەکان بە ئاشتیانە بژین.